باشی دادەکەن حاڵ باشە ئاسایی دەرکەوی دە باش مادەم ئەو مایکە بگرەوە تۆزێکی شوەرە دەرەوە ئاسمایی کەرکووکین بەنامی میوانی ڕەمەزان نازام بەخێر بێنیاخە بەڵێ ئەگامان لێە دە باشە ئەم جارە هاتووین تام گەڕەکە پێویستم بۆی یارمەتی پێ بدەیت ماڵێکی هەژارم پێ بڵێ لەم گەڕەکە کە زۆر نەبوون بوون پێویستیان بەوە بێت هاوکاریان بکەین وڵی خۆیگە ڕاست لێرەک بێ هەژار زۆرە بەڵام ماڵێک هەیە لە تەنیشتمانەوە زۆر یعنی کەم دەرامەت و نەخۆشیان هەیە و نای مامجەبارە مامجەبار بەناوبانە کار ناکات هیچ وڵی نەوەڵا چکەم لە کات خۆی لێیاندا کە مندامیان کردووە ماڵیان لە مەمدودە بوو ئیتر بە فیشەک لێیاندا هین کورد و عارە بوو ئیتر لێیاندا ئتر هەسێ هات بۆ ئەیرە لێرش خێرخواز ئەم خانگەی بۆیان کردووە هیچ مناڵی هەیە وڵی یەک دوو کچیە یەکێکی لە ڕانیە یەکێکشی لە تەنیشت ئێمەیە باشیان هاوسەرگیریان کرد و زۆر ڕەبتیان نانەڕەبتیان نییە ئەوان لە ماڵ خۆی ئەمش لە ماڵ خۆی ئەیکی هاوکاری ئەکات وەڵاهی خەڵکی خوا یعنی خێر و من و خێرخوازان و ناوەڵا نەوەڵا نەکوڕیانێ و نە کەسیانێ زۆر بێ کەس و داماون چای منێ بەڕێزی خێر ئێوەش بنووسێ و نمونەتان زۆر بێ یا ڕەبێ دەستەکانتان زۆر سپاس خاتونگیان سپاس بۆ یارمەتیدان باوەک ئیلهامێک لە جوانی ڕۆمانێک لە چیرۆکی قوربانیدان کۆڵەکە و سێبەری هەموو خێزانێکە باوەک ئامادەیە لە پێناو خۆشبەختی خێزانەکەی هەموو شتێک ببەخشێ تەمەنی و جوانی و گەنجی و هێزی تا ڕوخساری باوکێکی هەژار ببینی زیاتر هەست بە گەورەی باوک ئەەکەی چیرۆکی ئەمجارە باوکێکی ماندوو بێکەس و ژیان پڕ لە ئازارە وەک دەڵێت من بۆ خۆشببختی ئەوان ژیام ئێستا ئەوان خۆشببخت و منیش بێچارەم ئەمە چیرۆکی هاوشێوەی سەدان باوکە کە ژیانیان بۆ منداڵەکانیان بەخشیوە ئێستا جگە لە ڕەحمەت و بەزەی خوا کەسێکی تر شک نابن. سلام علیکم باشی مامجەبار ئەحواڵت سپاس دەکەم ئێمە ئەناسیت میواندارێکەمان قبوڵەکەی سپاس دەکەم زۆر سپاس دەکەم خۆشحاڵ زۆر سپاس چاوەڕێ بوویت بین بۆ ماڵتە حەزەکەی با مایکەکە بە تۆ بێت والله زۆر شاوەڕام حتا مەمنونی کەناڵی کەرکووک کۆمیتەی پێشمەرگەزیینەکان خوای گەورە یەکەم دەبان سەدا خوا لە هەمووتان ڕازی بێ ئەم ئەگێتەوە ئەم خێرە جەنەت گێتان زۆر مەمنونتانم یاخوا هەر بەخێر بێ چاوم بەتەنها لە ماڵی یان والله خێزای نەوەتا کەوتە جەنازەیەکە ئەیبینی باشە ئەیبینین ئیشەڵڵا هەر لە خۆشی بتانبینی والله ئەوەتە لەگەڵ ڕەمەزان چۆنە والله خوا بەزیاد بێ خۆم باشم کچەکە باش ئەوە هیچیش ناخوا خۆم تەقوتەیەخوا کەسیش نییە ئەو کچە گیان بۆ کچەوە خەسڵەو کچەیە پاکێکەکەم ئەیخۆم بەس شوەربایە و ئەمەشیە و ئەوەشیە و خزمەتیەکەم و کەسوەش خۆمیش ئەیخۆم هەسارە نیشینی ئەخوا ئەوانیان بۆت بێڵێت ئینشاءالله ئەیچ بکەم باش بڕۆ با گەرمات نەبێ لە بەر خۆی کەناوەست پاپەتی مەکە وای لە پیری چه دەردێکی بێدەرمانە مات و سەرگەردانە دەکا حەتکا بە پەندی زەمانە ئای لە پیری وای لە پیری چه دەردێکی بێدەرمانە مات و سەرگەردانە دەکا
قەتکامە پەندی زەمانە مام جەبارگیان زۆر زۆر سوپاس کە ئەمڕۆ میوانداریکی ئێمەت قبول کرد دڵم خۆش بوو تۆم بینی يا ربي خوالي فمالي بيه سلامت بی یاخوا یەکەم دەسمایکەکە نزیکەوە یەکەمین جار مەناوی خوای گەورە میهرەبان بەڕێی خێرخوازان کەناڵی کەرکووک کۆمیتەی پێشمەرگەدەرینەکان ئەم خێراتنی ئێوە منی کەسانەوە بەڕاستی نەک من هەزاران فەقیران هەن مساخێکم بۆ خۆ ماوان ناکەم لە من خراپتر شێ خوا بەزیاد شوکرانە بۆ خوای گەورە دەسمایکەکە نزیکەوە خێراتن سانەکەم بەبان هەردوو چاوم چاو خۆش بێ یاخوا ئەوەی ئەوە کردانە بەڕاستی سەلمانتان سلامت بی بەرنامەکە ئەبینی مام جەبار بەرنامەکە ئەبینی من هەندای کەرکووکەوە لە ساعات هەموو خەلاکەمە با کەرکووک ئایبینم هەموو ئەمە کەڵاکە نییە ئەیتۆم هەزاران هەموو شەو نەبێ جەنابەت ساقەی وەرگێ ئەوە ئەسەرمابی لە ئەو کەناڵە بەڕێوە بێت گشتان ئەسەرمابی لە دایمن لە خزمەت بینەرەکانمان و خەڵکی هەژار و کەم دەرامەتین بەخوا ڕاست سەلامت بی بەخوا مام جەبار باسی خۆتم بۆ بکە بزانم چەند کەسن چەند ناوت هەیە دۆخە چۆنە ئەم کچەمایە ناوی سەحارەکەت گەورەمە ئەلەم سنە ئەمری دێش بێ یەکێکترم هەبوو گشت کەسبوو ناوی سەحارا قسمەت کەوتەڕانیە ئەوش ناوی سەحەرە سەمەرە سەمەر بەڵێ ئەوە کەوتەڕانیە هاوسەرگیری کردووە هاوسەرگیری کردووە چۆ بۆ ڕانی قسمەتەکەی وا بوو لێرە ماوە ناتێ قسمەت جەهاز کەوتاوێ قەچێتە خۆم کوڕم نییە ژنترم لە هەشتاکان ئەو قاسەوە دەربەرەوە بوو ژنترم خواست ناوم نەبوو وتم تۆ لە دەرەوەش بوویتە لە دەرەوە بوویتە لە هەشتاکان لەدەرەوە بوو من نەجاشیم کردە نە پێشمەرگایەتیم کرد خۆ نە عەسکەریم کردە لە ژیان مەپانکوون مەپان نەکرد ئیتر قسمەتێک وا باوکم ئەمە بەس مایکەکە نزیکەوە بۆی دەنگت باوکم و دایکم لەگەڵ مزی ئێوەی ئەخوا ئافیانکە وەیشتن میرکەوتمە چارەسەر کۆم کەسم چی بۆ کوێ هاتمە بۆ کەرکووک پێشتر لەکوێ بووی لە دەشت لە دەشت بووی بەڵێ لە دەشت باشە زۆر باشە ئاپۆ ئامەکەی دایەوە ئاپۆ ئام کەوا دێرە خۆیا و خەڵگەن پارکرا و ماڵوێرانی بوو ئاپۆی ئامی دا تۆ گەڕایتەوە بۆ شار خۆم تەشمیل کردم بەلای دایک و باوکم باشە ئیتر ئاوها بەم حاڵە هاوردمان بەم سیاقە هەتا ئەم ڕادەیە چەند هاوسەرگیریت کردووە ئەوەی ئامەد بوو ئەوەی تر لە ژیان ماوە ئەوەی تر لە ژیان ماوە و سوی کردە ینی جابوویتە فاسڵە باشە ئێستا لەم دادەیە یەک کچت هەیە دوو کچم هەیە دوو کچت هەیە ئەمیش بە بێوەژنی تۆش کچمی خواستم سێ کچ و مێ چوار کچی هەیە قڕێکی هاتووە بۆ لایم بۆ ئەوە ساڵێرەیە ئەمە کەس گەورەیەکی هاتووە بۆ لای خزمەتیکە ئەمە ساڵێرەیە لە ماڵ باش وعادە وایە ئەوە کانتیش قسمەت پێیان سویان کردە ئەمە بە بێوەژنی من خواستم تۆ باگی نەگەشت خۆست خەڵکی کەرکووکی گشتام ئیتر نازانم بە سۆری جەبیتە بە تۆ دانیشتیکە نازانم تۆ لەکوێ دانیشتووی من لە حوڕیە حوڕیە بەڵێ ئەو ناوە حوڕیە و حەیسۆ هەرا دانیشتومە ئەمەم خواستە ساڵی چەند بوو هاوسەرگیریت کرد نەوەت لە نەوەت هاوسەرگیری ئەمە ساڵە تەمەنێکە تەمەن وە خۆم مالی 55 ئینجا ئێمە مەوزیعتر هەیە ئەو بەعدە مەوزیع ئەو کات چ کارتە کرد ژیانت چۆن بوو دوایەوەی هاوسەرگیریت کرد ئەو کاتە ژیانم باش زۆر باش بوو زۆر کاتی 91 91
باش أم كتب بو سحر قل ربو لا ما كان هاشنو سما ربا دانست چی تەڕوو بەدانشتی أنا ساڵی چەند 2004 2004 یعنی تۆ لە 91 ئاوارە بووی چوویتە کوێ ئاوارەی کوێ بووی ئاوارەی بازیان بازیان باشە لە دوای ئەوە لە 2004 گەڕایتەوە بۆ کەرکووک نا. یاعرو بەدانشتی نا هاي لنوصل عافية لنوصل كان خلق قرية وخلق سبيرة ونا قرية ما من هاتمو هاتیتەوە من هاتمو هيش نمع أبو ماو كما أغربة لا أغربة لا يكون عندي مقدر كذا باشە أم كشتما نقول نركعوية لا يكون باوكم لا باجامكم أم رخويانك أو ما وجه عكيكم أو برا خوشکت نییە لو دايكم قوسي كلها كان كسو كوريشي هيا يعني بلاي لە باوکی خۆتی لا باوك خومني باوك مع زيابة بس دايك مع يكا دقل أو عم يوا أخابو زنابد باشك باشە ئەی ساڵی یعنی پێش ئەوەی بریندار بکرێت چی ئیش دەکرد والله عملي حمادي كعك عمله عمله ئیشت ما باش بوو إيش باش و بتوانا بوو بس ما نابو نكريش يابو بس نعاسم هم خير خير هم خير خير شتوايش كل هذا هم ڕاست بس ئەو کات ژیان ئاسانتر جاء عشان تقول بكاك أمان هم وين يعني بس أوقات هيك حسي عن كم كذا والله كم يعني صوت عن كل بالك اللي لما ينا لا ما على بان لەبەر چی پێتیانەوە دوارم کە لەبەرەوەی تۆ کوردی من خزم مش نمز يعني يعني أوش ما كسبت ولا هاتمو دون أنا بياك إكاكا وقتك وقتك هاتمو بس ولا بايع أنا بايع يعني هقول هاتمو وتي شكو ما هو ما نهاتو بودي مش على ويشتم هنا دارنا هنا بعد ما يجي فانا بون هنا شبكة بيا ولا باش وك حديقك وبيا وساشي هات بلام بلام كاش وفي كل ما شيء كان فيك هوا من هم هوا غير لما تكيخ سيرا حوش وشك سيجارة أما سيان أما سؤال بسيجارة بكان دم أنا ماوا والله يكون الحاصل كوكب خلص يا بان ماو أم ماو كذا بان بيان بمسك بس على عنك كشكم تابو أم بعد شواد هاي وش مش أول هات نفاهم نادي بس نام بزان زوام كل ما هم زوام مشى بقى ما بلا كان كشيان بزامو وش كان كبير بس يمان ليش يماني شبجاه بخبيتي أما ما ولا كم خلنا كم ما ولا خوش فيها وخوشي سيمان بوسياقة أول شيء شاف إن جامن إذا أودي قومي أودي كوتا کێشت لەگەڵ کەس نەبوو كاس قەت قد كيسا ما كاس نبوا ما قاضي كاس نداوا ما حرام نخوادا بدين نكذا هي لێخوا حەقت کاریشەوە أما في بمجرد ما قد ما إذا أوا مجبورا هريجا أي أذيناكم میلە دەستخوا دام الدس واو تواو لەو کاتەوە هیچ کارێک ناکەیت تواو فتم قبل إذا أمنا كوت مسير باقي أما بس عن كذا مكتبهم هم يبشرين جوا بس ما كان رسمي كذا بشرين وخوال شتي بشرين بس يخوال وبلا ما عايزوا هم
Quando pratin حسنا نما ذا خدمة شيء بaya وفواد نيشك إيه أنت بس يعني كذا فهم وأول يعني كاكا ولا مشابه أكن يوتم باشا من أول شخص معنا من كوتم كسيت عن مسؤولية كسيت عن تلفون بيانا كن سمعنا يعني ده بس هو بقى مكان فراي ما هي ليش مش أنا بقول كيف وصلت البنجاهة أوي مستني معنا باقي نقص يبغى بعيد بسي معنا وايا ده والله عاوز ما أصلاً أو مسا بنجاهة لا بخلنا وعلاج ويا مستشفى وعلاج من بعد خان مشيني بس وصلت بنجاهة لا مني خان مشين كذا هاي ويك ما خير وضعنا عواد يوم باشا أوش هي باشا وش هي أجي فيها كذا أجي تأخير نبيه بس تأخير يعني نكمل إيش أي خانوكي خودها خان مكمل أفاخر بومي كل أمسك مثلا خير لقي ويا من أفاخر فاهم ناقي أي سواء كان ناقي هاو هذا ما بلا كلمة غير جمنب كمان خصمان ما أم كويس سواء كي خصمان كي قستي حمي خدمتك بجال مومن فلا كي خوي نوني زور بياخو أنا بخوا لقي ويا من باشا أي خاتون كي ويلي هات خاتون كيستان ودفع نكوتبو شش معنا بيا كيسي وامك فابريا بلا يبقى وما باقي سعاد هاوشيت وما كسكت هاوشيت بلا ناكوان شكري لقلا شكري لقلا شكرا طبعا الشكرا شكرا نواشيها هي أبي أخذ بفاقي أو حركة لا يعزنا ما قفاخ شاري إيش إيش ما عملنا من قسم عملنا يمكن ما بمسافة يكني أو يجيبك يكني يبلا بس هذه ما عرفنا باشا توي أرمتي أكيد طبعا أكيد أعوض خويت همون خويت بەڵام ئێمەش پاکردنەوە شتەوە لەسەرمانە فاهم ناقد نوع فلسطين ذاك سكن لقي ويا خير بنسي لقي ويش عواش حاضر باشا أي تارة سروشت بكاري هنا طبعا طبعا والله دعاي شي بوكي دعاي شي بوكي والله دعاء أواكم حصل من عند ما بنيني أقدر ما جيت دخل لك وجيان جرينجا طبعا بخار احملي وكاش الله أقدر ما بريك فلان قلت شي لسر جيجا شوبوهم وبرينا وترو هر أتوري لقلي بشي هر أتوري بردوام أنا أعرف مني برامج هستعمل وای لپیری چه دردیشی بی درمانه ما تو سرگردان دکا عدکا خوابو توی بيلا بصحتي كباش يا ويش باشا باسي مالون بوك
ماڵەوەتان چی پێویستە؟ والله ماڵەوە ئەوە ساخوەتی کێ خواردنتان بۆ دروست دەکا؟ ئەوە ئەیکا کچەکە ئەیکا ئەگەم کیسانگەرەکە هەموو کەس لەی وەرە بەشیان نامرێ ئەوان بەوەزن گسمان بەوەزن ئەمنا ئەوەمان کە ئەوە بۆیان ئەەکەم بۆیان تێرم بازاری ئەەکەم ئێوان بۆ خۆمان قاپێ بێ بە خۆمان ئەیتێرە ماڵیان ناواردی خۆش بێت ئارە وەڵڵا خوا ئەو دراوسێ باش و خزمە باشانەت هەر بۆ خوا ئەوەیە داوەت پێم ئەمە هاوشێمە هاوی بووی خوا خۆشی وستوی طبعا ماڵ کەسم نەخوارد دیدی کەس تاوە ماڵ کەس نییە نوێژ دەکەم نوێژ سەعات بەس ئەوە بەرما ئەو عالەمەت لانی سەعات چوار هەر هەفتە هاوی خەڵ نییە من ئاوامە ئینسان نوێژی نەکرد پاک نییە شەخصیە خۆم کەس دەخەمە کەس نییە کەس بە قەبر کەسی تۆ ناڕوات کاتەکانتان چۆن بەسەرە بن لە ماڵەوە؟ ها کاتەکانتان لە بەرەوە تا ئێوارە چۆن بەسەری؟ من این هستم نعم آية آية هذه نعم سيأخذ نعم هذا معنى فيك حسب ذلك سجلك من أول ما رأيه كم ساعات نو حس يومه أول يعني وين أنا گلەیت کردوتت خواردن ناخوا بەتەسی تۆش نایخوا إيش نايف بدأت نايف كم بصور حسب ذلك هاي كم مثلا عمل إيه يكرهها أبي غير من دعواكم دخول جواب فيهم زكي باجي نبل خوام إن شاء الله بخاطري وبخاتونا هرم إن شاء الله تندرستێکی باش خۆشی ئەوە و ژیانێکی باش. ئەمە دێژی ئەوە ئەو ساعت کەمێکێکم ساعت ئەوش بەخوازەرکی نەستێ باشە بۆ دراسێکی باشە مامجەبار یارمەتی دەدا مامچەبار ها باشتر خواردن بەدەستی ئەو خۆیان بەدەست کەسێکی تر وڵی ئەو بێ بە سوعات دێ خواڵ ناگرێ لەش ساخ بە یاخوا ئیشەڵا هەر ئیشەڵا. بەسە بێ خواردن بخۆیت باشە ناتوانم بۆ ناتوانی ناتوانم تۆ نەخۆشی پێویستت بۆیە ڤیتامین باش بخۆی خواردنی باش بخۆی بۆی هێز بێتەوە گیانت هەڵسی دانیشی میوەی باش بخۆ مادام سوعات خان هەیە مامجەبار یارمەتی دەکا وڵا باید سوعات زۆرترین بە سوعات چی وەرناگرێت لە تۆ ئەم ئەوە مەکە ئەوە بخۆ ئەوە نا
سوعات بيطلع بۆ بە قسەی مام جەبار ناکەی بس ساعات بس من داسية باشە مادام مرتاحتری کە بعد سوعات خواردنت پێ بدە با هەرۆ پێت بدە بەس مام جەباریش تۆی خۆشەوێ ئەوتە کە قسەکە والله بێت بۆت والله خوش مية تۆش ئەوە خۆشەوێ وەنیە زۆر باش والله دە باشە با من ئەزێتت نەدام عزيز نادي بقربان حەکەم زۆر خۆشحاڵ بووم کە بینیتام لە نزیکەوە ئینشەڵڵا خوای گەورە شفات ئەدا ئینشەڵڵا جارێکی تر من و تۆیەک ببینینەوە تۆ زۆر باش بیت باشە بەس ئەبێ هێز بدەیتە بەرخۆت زاڵ بە بەسەر ئەوەی کە تووشت بووە باش ئینشەڵڵا باشە دەست خۆش بێ مام جەباریان ئێمە سیستەمی بەرنامەکە وایە کۆمەڵی دیاریمان بۆتان هێناوە ئەو پێداویستیانەی کە پێویستانە بۆتانمان هێناوە دوای ئەوە خوانێکیش ئامادەیە شایانی زۆر زیان زۆر مەمنونی کەناڵی کەرکووکم ئاوا دوو کەسن لە دۆخێکی ئاوان بەڵام قەنەعەتان بە دۆخەکەیە یەکترتان خۆشە سەروەت و سامانێکی زۆر گەورەیە نێتی هەزاران دەوڵەمەند هەیە دڵی خۆش نییە هەزاران دەوڵەمەند هەیە لەگەڵ خێزانەکەی ڕێک نییە وەڵڵاهی باوکم من زۆر مەمنونی کەناڵی کەرکووک و خێرخوازانی وەکی ئێوەم یەکەم کەناڵی کەرکووک کۆمیتەی پێشمەرگەزیینەکان وخوای گەورەیش لەبان سەر ئازانێ من هەر مەمنونی ئێوەم ئەو ژنەی خوا ئاگادارە خۆم پێی وتە ئەوی خاوەن بڵێ پێنج کچە خوا خوێنی نەداوە پێمەی خوێن نییە خۆ بەدەست خوایە احتمالە خێریتەوە بێوایە یانە لە بەناوی خوا پێی وتە وتمە یاخوا من بمن تۆ نەمری باشە کەم خزمەت منی زۆر کرد مردن برا گەورەیە قەتحەیە من لە مردن ناترسم و نەترسیامە شەوەت لە باشە ئەڵڵا ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیللا الله ئەشهەدو ئەنە محەممەدان ڕەسوول الله دەستە خۆش بێ باشە بچین دیارەکانتان پێ بدەین فەرموو لە هاوکاریکردنی کەسانی تردا خۆمان دۆسیەوە لە هەر چیرۆکێک وانەیەک فێر بووین کاتێک بە هەر کەسێکیان ناشنا بووین زیاتر ژیان دۆست بووین بە میهرەبانی و ئارامی و باوەڕداریەوە دەمانەوێ لە ژیان بەردەوام بین بێهیوانین بۆی هەمانە سوپاسگوزارین هەوڵەکانمان بەردەوام دەبێت لە هەر دۆخێکدا بێت
خێزان بەشێکی تری بەرنامەکەەوە کەمیشە پێدانیا و دیاریان نابێت کا کۆمپانیەکان لە ڕێگای بەرنامەی میوانی ڕەمەزانەوە پێشکەشی ئەم خێزانە بەڕێزەی ئەکەن. ئەمڕۆ کۆمپانیای وەبەرهێنەر سەلاجەیەکی بۆ خێزانە بەڕێزە ناردووە، دەستیان خۆش بێت، نمونەیان زۆر بێت یاخوا سواس دەکەین. گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە پرۆژەی گاردن ستی کەرکووک فێنکەرەوەیکیان بۆم خێزانە بەڕێزە ناردووە و هەروەها خێرخوازێکی تر بەڕادێک و تەباخێکی بۆ ئەم خێزانە بەڕێزە ناردووە. کۆمپانیای هێمن تەلەڤیزۆنێکیان بۆم خێزانە بەڕێزە ناردووە و هەروەها تایم تەرمۆڵ سەلەیەکی گەورە خۆراک کە زۆر پێداویستی باشی تێدایە بۆم خێزانە بەڕێزەیان ناردووە. کۆمپانیای تینۆز کارتۆنێک پاکەرەوەیان بۆم خێزانە ناردووە کە جۆرەها پاکەرەوەی زۆر باشی تێدایە، دەستیان خۆش بێ و هەروەها بەڕێوەبەراتی ئەوقافی کەرکووکیش سەلەیەکی تر گەورە خۆراکیان بۆم خێزانە بەڕێزە ناردووە. ئەمڕۆ چەرەزاتی نەهرۆ چەرەزات و چوکلەتی بۆ ئەم خێزانە بەڕێزە ناردووە، دەستیان خۆش بێ بۆ جەژن پێویست ناکابی کردن و هەروەها ئەمڕۆ چوکلەتی نەوراسیشمان بۆتان هێناوە. واماریکە هەمووتان بەدڵ شتەکان مەمنونم ماپان ئاوا دەڕێی کناری تەواو پێداویستەکان تەواو بوو، تەواو ماپان ئاوا بێ مەمنونم. سەلاجەکە زۆر کۆم بوو، تەلەڤیزۆن بوو هەمووی خۆن بۆ خۆتان بینیتان زۆر مەمنونی کەناڵەکەتان و خێراتینی هەمووتان پاپراتان بە ئەم ساڵ. چی بە کۆمپانیاکان ئەڵێیت؟ وەڵڵای هەتا بمرم دوای خێرەکەم بۆ ئەو کۆمپانیا بۆ ئەو شەخسە بۆ جەنابەت بۆ ئەو کوڵانە ڕەبی خوا لە خەڵاو وەڵابیان پارێزیە بە ناوی خوای گەورە و میهرەبان. ئێمە چاوەڕێیەکەین نزیک بووینەوە لە بەربانگ خواردن ئامادەکرێ لەگەڵ تۆ بەربانگی شەکەین باشە؟ تەبعان ئینشاءڵڵا خێری پێوە بێت. ئینشاءڵڵا دەستە خۆش بێ، پیرۆز بێ شتەکان، ماڵەکەتی پێوە ئاوەدان بێ، ماڵە بە ئێوە زۆر جوانە. ئێمە بە خۆمان کردە ڕەبی خوا کوێز وە خێرە ئەمە زایفەن خێرە نەک بۆ هەمووی مسلمانان بە مانگی مبارەکە. خواردنی خۆشی بۆ دروست دەکردی پێشەوەی وای لێبێ؟ وەڵڵا حەزی لە چ خواردنێ؟ من خۆم هەزم مەراقم یعنی بۆ خواردن زۆر نەوسنم، بۆ خواردن نەوسن لە هەموو شوێنێک لەما بخۆم بە پێ ئەوە بە بازار لێنان تڕە خۆم خۆم نەوسنم بە پێ ئەوە ناخۆش. حەزم لە کفتە بۆ کفتەی بە ئەم هاوت کفتەیە کرد، کفتەی بەناوبانگە، کفتەی بەناوبانگ. خۆت حەزت لە چییە لە یاپراغە؟ دەوەرە وتم باشە میزرم ناشکان بەس مایکەکە نزیکەوە دڵی ناشکان ئەمڕ قەیناکە یاپراغ بکە بۆ تو یاپراغ ناخۆی؟ بۆچی پیاو زۆربەی حەزی لە یاپراغ نییە؟ من ئەی خۆم گۆشتی تیا بێ شبیتی تیا نەبێ. بۆ؟ شبیت ناخۆم. خۆش شبیتەکە تامی خۆشەکە. خۆی فێ لە من ناکەوێت فێ با باش ئەمی حەیری بوو هەیەیان خوارد یاپراغ. باش یاپراغ و سەوزە و ماستاوە و نانی تیری طبعاً ئەمانە هەتا قووەتی هەبوو باش بوو وەک ئەو دەکەوت من حەسم پێی کرد بەخوا مەگە خوا خۆی شارەمان بکە بزەی لە قاپیکیە بۆ کێ بڵم خوا دەبان سەر خۆت خواردن دروست دەکەی ئێستا؟ خۆم ئەو خواردنە خۆمەکەم من ماوەی هەم خواردن بمە ناوبانگ بوو ئەو هاوشیانە خۆیاندان خۆم دروستێ خۆم بەدە ئەیفێن بە بابا بەدەست خۆمەکەم. باشەوەش بەهرەیەکە کە خوا پێی داوی پێویستە بە کەس نەبێت. بەخواش ئەو باری سوعادم بەراش خواردن منە نەک باری سوعاد هەمووی. یاخوا دەستە خۆش خوا ئەوەی داوە پێم خوا لێرەوە بەپا شەش کرد ئەوەمە بازار خۆ لە دێمەوە نایەنم بانگی ماڵە بدە
لە شە ساخ بەیەخوا باشە خواردنەکانی ئەمڕۆت بەدڵە ربي خوا بزياد بك أبي خواي قورا خواي سبلا تعالى يا كم خوا هم كناري كركوك سلماني براسي بدي خوا بيان راجي بين حمية سلامت بيخوا سلامت بيخوا سلماني براسي نكمن هذا لا شيء ويا شيء ذي تلفونك ويا أو تلفون تلف ممكن خوا شيء ناس طبعا خايف بقى تعالى هردو خوش ربي عقيدة يوا هستاني نيس وأمكن علي أخوة هذا مين يبغى فقير وفقراء وكركوك سلامت من بيخوا وعي هناك باش دەستە خۆش بێت من ویستم دیاریەکی تریشتان پێ بدەین ئەمە دیاری کەسایەتی کەرکووک مامە ڕەزای حاجی فایقا بۆ ئێوە بڕێک هاوکاری تایە ئیشەڵڵا خۆت و خاتون ئیسفادەی لێ بکەن باشە خوازي راجي بيرجع سلامت بيخوا دەستی ئەو خۆش بێ دەستی ربي ئێوەش خوا خۆش بێت عمسان بيشكى ربي وهذا خذلك برابطان بارجيني ربي كناري كركوك أبني روح مخاتك سلامت بيخوا دەست خۆش بێ مایکەکەم پێ بدە بۆی من کۆتایی بە بەرنامەکە بێنم باشە بەڵێ بەڕێزان سپاس بۆ خێزانی کاک جەبار کە ئەمڕۆ میواندارێکی ئێمەیان قبول کرد ئێمە دڵخۆش بووین کە ئەمڕۆ کاتەکەمان لەگەڵ ئەوان بەسەر برد هەرچەندە چیرۆکی ئەوان زۆر تایبەت بوو ناخەژێن بوو بەڵام دڵخۆش بووین کە توانیمان خۆشی بخەینە ماڵەکەیان هاوکاریان بکەین کۆمەکیان بکەین خوانێک لەگەڵ ئەوان بکەین لە کۆتاییدا دەمەوێت سوپاسی کۆمپانیا و کەسایەتیەکان بکەم سوپاس بۆ بەڕێز کاک ئاسۆ مامەند کارگێڕی مەکتەبی سیاسی سوپاس بۆ کاکڕۆند مەلا مەحموود لە پشتساوی بەندی دوی ڕێخستنی کەرکووک سوپاس بۆ بەڕێوەبەراتی ئەوقافی کەرکووک سوپاس بۆ ئەندازیار عەبدولستار بەرزنجی لە دەستەوە بەرهێنانی کەرکووک و هەروەها سوپاس بۆ دانە بەدانەی ئەو کۆمپانیا بەڕێزانەی کە هاوکاری بەرنامەکە لە ڕێگای بەرنامەکەەوە هاوکاری دەگەین نام خێزانە بەڕێزانە و سوپاس بۆ چێشتخانەی ماڵی باوکم کە ئەمڕۆ خواردنێکی تایبەتیان بۆ خێزانە دروست کردووە چێشتخانەکەیان هەر ئاوەدان بێ سفرەی چێشتخانەکەیان هەمیشە ڕازاوە بێت تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ